کاربەدەستانی کوریای باشوور و ویلایەتە یەکگرتووەکان کوتیان چوارشەممە کوریای باکوور دوو موشەکی باڵستێکی لە کەناری خۆرهەڵات ڕاهاویشت لانی کەم هەوڵەکە 2000 سەرکەوتو نەبوو. زوویەکی چوارشەممە دوو موشک هاویشتان کە باوەڕدەکرا موشەکی مامناوەندی چەشنی موسودان بێت کە دەوری 3000 بۆ 4000 کیلومتر مەودا دەبڕێت و توانای گەیشتن بە بنکەکانی لەشکری ژاپۆن و چین و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە ئاسیا و پەسیفیکەیە. کوریای باکوور لە مانگی ئاپریل ناسەرکەوتوانە موشەکێکی هاوشێوەی 3 جاران تاقی کردەوە. یەکی دیکەی کە وەک موشەکی موسودان دەچوو لە مانگی مایدا سەر نەکەوت. لەشکری ژاپۆن لەبەر هاویشتنی موشەکی ئاستی هۆشیاری ڕاگەاندووە و هێزی دەریایی ڕێگای پێدراوە دژە موشەکی پاتریۆت هەر چەشنە موشەکێکی بەرەو ژاپۆن ڕابێت بیخاتە خوارەوە. ئەو موشەکانی ئەمڕۆ دێهاوێژرێن لەگەڵ ئەوانی تریش بەڕوونی پێشەکردنی بریاری UN بۆ چاوپۆشی لێکردن نابێت و بەتوندی محکومیان دەکەین. سەرۆکی کوریای باشوور ئەو تاقیکردنەوەی موشەشی محکوم کرد و بە جدی داوای لە پیۆنگیان کرد کە ئەو کارە نەکە. مەگەر ئەوەی کە کوریای باکوور دەست لەو تەشەنە پێدانە هەڵبگرێت هیچ وڵاتێکی جیهان پەیوەندی ئاسایی لەگەڵ کوریای باکووردا نەمەزرێنێت و هیچ ڕێکخراوێک یارمەتی ئەو وڵاتە نەکات. ئەنجومەنی ئاساییش پەرەپێدانی تەکنۆلۆژی ناوچی و موشەکی باڵستیشی لە کوریای باکوور قەدەغە کردووە. چین وەکاو پەیمانی کوریای باکوور بە جدی داوای لە سەرۆکی وڵات کردو بگەڕێتەوە بۆ توێژی نێونەتەوەیی و لە پێناوی دەستەبەری هاوکاری ئابووری و ئاسایش دەست لە پرۆگرامی ناوچەکەی هەڵبگرێت. وتەبێژی وەزارتی دەرەوەی ئەمریکا جان کێربی هاوشتنی و موشەکەی محکوم کرد و کوتی ئەمریکا دەیەوێت نیگەرانی خۆی لە UN بێنێتە گۆڕێ بۆ بەهێزکردنی چارەسەری نێونەتەوەی کوریای باکوور بە بەرپرسیاری ئەو کردارە هاندەرانە بزانێت. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.